بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سەلامی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستان لە هەر جێگایەکەن. خۆشحاڵین لە ئاڵلقەیشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئێوەی خۆشەویست گەیشتینەوە. دەخوازین و دەپارڕنەوە کە خوای گەورە لێمانی قبول کات و ئێوەی ئازیز و خۆشەویستش لەگەڵمانە سوودمەند بن. ئازیزان، لە ئاڵلقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ باس دەکەین لە باسی تەقلید و لاسایی و چاولێکری. ئاخۆ لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە چەندە پێویستە کە ئێمە باس لەو باسە بکەین و وەکو چاوەڕۆشنی و بەرچاوڕۆشنی و هۆشیارکەرەوەک لە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و خۆمان و کۆمەلگا بە شێوەشی گشتی تا بۆ ئەوی بەرچاومان ڕوون بێ ئاخۆ لاساییکردنەوە چییە، لە چیەوە سەرچاوە دەگرێت، ئەو کاریگەریانە چینکەوە لە لاساییکردنی کوێرانەوە وەدەست دێن، بتوانین چارەسەرێک بکەین بۆی کە ئەو لاسایی و تەقلید و چاولێکەرێکەوە دەکرێت لە کۆمەلگا لە غەرب لە دەوروبەر لە کۆمەلگا لاسایی باش لاسایی خراپ چۆن بتوانین لەسەر خراپەکانە واز بێنین و هەروەها لەسەر لاسایی چاکەکانیش بۆ سوودی کۆمەلگا و ئاینە کەشمان لەسەریا بەردەوامین. بۆ تاوتوێکردنی ئەو باسە چەند پرسیارێکتر لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر فاضل عەبدولوهاب لە خزمەتی دادەبین. مامۆستاجان سەلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم کاک جەوهەرجان، خۆشحاڵ و بەختەوەرم لە خزمەت جەنابتان و لەو مینبەرە مبارەکەدا بم. زۆر سپاس. کاک دکتۆرجان، لە ئێستادا چەندە پێویستە ئێمە باس لە باسی تەقلید لاسایی چاولێکەری بکەین لە کۆمەلگا بە شێوەشی گشتی و هەر گرنجەکەی لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيده، والصلاة والسلام على رسول الله. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سرەتا سپاسی جەنابتان و سپاسی ئەم کەناڵە خۆشەویستە دەکەم بۆ میوانداری کردنم. طبعا کاکە جەوهەرجان، مرۆڤی هۆشمەند، مرۆڤی ژیر، ئەو کەسانەی کە خەم لە داهاتوو لە ئێستای میلەت دەخۆن دەبێ پەنجە لەسەر ئەسڵی ئیشکالەکان دابنێن، دەبێتۆ چاوجی کێشەکان ببینیەوە، فروع واز لێبینی، ئیش لەسەر چاوگ بکەی، چونکە کاتێک کە تۆ چاوجی کێشەکەت نەهێشت فروع بە تەبیعاتی خۆی نامینێ کێشەکان. بۆیە بە قەناعەتی مە لاساییکردنەوەی کوێرانە یەکێکە لە چاوگە ڕئیسیەکان کە دەیان کێشەی بەدووخۆی داهێناوە. بۆیە کۆنتڕۆڵکردنی ئەو چاوگە و تشک خستنە سەر ئەو چاوگە و پەنجە ڕاکێشان بۆ ئەو کێشە گەورەیە بەڕاستی کێشە لاوەکیەکانیش حەل دەکات. ئەوە یەکیان. دوو، لە نێو کۆمەلگادا بازێ کێشە هەیە، بازێ نەخۆشی زۆر خەتەر هەن، ینی هەندێ نەخۆشی هەیە گشتگیرن، کوشندەن، کۆمەلگا بەدەستیانەوە دەناڵێنێ بەڵام هەست پێ ناکە. ئەوەندە تەمەنی ئەو کێشەیە درێژە لە ناو کۆمەلگا، ئەوەندە لە مێژە کۆمەلگا لەگەڵ ئەو کێشەیە تەعایوش دەکا و ژیاوە لەگەڵی، بۆتە پارچەیەک لە کۆمەلگا هەستی پێ ناکە. ئەسڵەن جاری وهەیە کۆمەلگا ئیشادە بۆ کێشەیە دەکا، وەک ئەوەی لە ناو خۆمان باوە، ینی کێشەی بابەتی بڵین چاولێکەری کوێرانە نەخۆشیێکی زۆر درم و خەتەر و کوشندەی ناو کۆمەلگای ئێمە کە کۆمەلگای ئێمە هەستی پێ ناکە. چۆن مثلەن ئێستا لە ناو کۆمەلگای ئێمە میسالێک هەیە، بازەکە دەرێ لەگەڵ عام بڕۆ شامێ. طبعاً ئەوە تەسمیل بوونە، ئەوە خەتەرترین جۆری چاولێکەری کوێرانەیە کە ئەتوو لەگەڵ عامێ بڕۆ شامێ. ینی بوویتە میسەلێک لەوانەیە ئەمن و ئەتوش زۆر جار ئەو بابەتەمان هێنابێتەوە. ئەوە خاڵی دووەم. خاڵی سێیەم کە لە هەمووی گرنگترە لە بابەتی چاولێکەری کوێرانە، طبعاً کۆمەلگا لە تاک و لە خێزان پێکهاتووە، دواتر دەبتە کۆمەلگا. کاتێک کە تاک ئینحرافی کرد، کاتێک کە تاک لە مەساری ڕاستی خۆی لایدە، خێزانیش ئینحراف دەکا، چونکە خێزان بریتێ لە چەند تاکێک. کاتێک کە خێزان ئینحرافی کرد، کۆمەلگا بەعام ئینحراف دەکا. بۆیە دەبێ بگەڕینەوە سەر تاک. ئێمە لە تاکڕا ئیشەکە حەل بکەین، تاک نێڵین چاولێکەری کوێرانە بکە، بە تەبیعاتی خۆی خێزانیش چا دەبێت کۆمەلگا بەعام دەگەڕێتەوە لەم کێشەیە. بۆیە بەڕاستی حەزمان کرد ئێمڕۆ پەنجە لەسەر ئەم گرفتە درم و ئەم گرفتە کوشندەی کۆمەلگادا بنین کە ئەویش چاولێکەری کوێرانەیە. لەس کاتێک بۆ نمونە لاسایی
تاچ کۆمەلگا لاسایی و چاولێکەری کوێرانە دەکات لە کاتێکا بە خۆی هەیە بوونی هەیە و بتانی سلکێکی تایبەتی خۆی هەیە بۆی کە ژیانی لەسەر بکات نەکەوتە لاسایی دەور بکاتەوە. طبعا ئەو بابەتی کەی ئینسان تووشی چاولێکەری دەکاتێک کە ئەسڵی خۆی لێ بزر بوو. هۆ کارچێکە بزر دەبێت. طبعا بزربوونی ئەسڵ زۆر بوار بەخۆی دەگرێتەوە زۆر کێشەی ینی ئەوە ئیشێکی ئەوە ئاسان نییە ئینسان کە ئەسلی خۆی لێ بزربی طبعا زۆر ئیشی لەسەر کرایە زۆر خەڵکێک بە دەستی ئەنقەست هاتوون تۆ ئەسلی خۆت لێ بزر بکەن بتاوێنێ ناو مەتاهەیە کە هیچ ڕووناچێک نەبینی ناچار ئەو ڕووناچێ نەبی کە ئەوان پێت پیشان دەدەن ناچار بەرە ئەو ڕووناچێت هەموو تاشێک لێ وەندە بێ ئەسلی خۆی نەخێر ناتوان هەموو بکەین تا ئەو ئەسڵی خۆمان کە بۆن من تاکێکی کوردی مسلمانم لە نێریتی کورداواری خۆم لا نەدەم کە هاوشان و هاوتەرێ بە لەگەڵ ئاەتی خوددا بۆن منە لەگەڵ دینی خوددا. طبعا ئەگەر ئەمە دەبی بگەڕێنەوە سەر ئەسلی خۆمان ئەسلی بەرنامەکەی خۆمان کە ئیسلامە کە گەڕاینەوە بۆ سەر ئەسلی خۆمان کە گەڕاینەوە سەر ئەسڵەکەمان کە ئیسلامەتیە کە مسلمان بوونە ئەو وەختی زۆر بە ئاسانی بە گوێرەی ئاەت و حەدیثەکان دەتوانین بێنەوە سە ئەسلی خۆمان و ببینێت تاکێکی بەرهەمهێن و ببینێت تاکێک کە خەڵک چاومان لێ بکە نەک ئێمە ببینە چاولێکەری خەڵک. ئەو بنەمانە کامانن کەوا دژ و پێچەوانن لە قورئان و لە سونەتدا بەرامبەر بە لاسایی و تەقلیدی کوێرانە. تاوان لە قورئانی پیرۆزدا خوای گەورە جەلە جەلالوه لە زۆربەی ئاەتەکان مسلمانان هان دەدا بۆ ئیتیباع واتە گوێڕایەڵی و دواکەوتن کە ئەوە شتێکی ئەسڵە لە دینی ئێمە و شتێکە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانیان پێکردیە و زۆر ئاگادارمان دەکاتەوە لە مەسەلەی چاولێکەری کوێرانە کە ئەوە ڕێک متعارضە لەگەڵ دین و لەگەڵ ئاەت و لەگەڵ ئەحادیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا ئێمە حەز دەکەم ئەو شتە ڕوون بکەینەوە کە جیاوازی چییە لە نێوان گوێڕایەڵیکردن و ئیتیباع لەگەڵ بابەتی چاولێکەری کوێرانە هەردووچیان هەر شوێن کەوتنن بەڵام گوێڕایەڵی ئیتیباع ئەوەیە کە ئەتوو شوێن شتێک بکەوی شوێن کەسێک بکەوی شوێن کۆمەڵێک بکەوی شوێن بەرنامەیەک بکەوی لەسەر ئەساسەکی علمی یعنی عەقڵ علم شەرع هەرسێکی فەرمانت پێ بکا کە بە ئەم مەسارەدا بڕۆی ئیتیباعی ئەو بابەتە بکەی و بە دەلیلی عەقڵی و نەقلیش تۆ بتوانی ینی ئیسپاتی ئەو ئیتیجاها بکەی کە بە دوایدا دەڕۆی ئەوەیان پێ دەڵێن ئیتیباع وەک ئیسلامەتی مەثلا خوای گەورە جەلە جەلالوه فەرمانمان پێ دەکا وأن هذا صراطي مستقيما فاتبعوه صراطێکە ڕێگایەکە خوا جەلە جەلالوه ناردوویەتی فەرمانت لەسەرە فەرمانێکی لە مەصدرێکی مەوثوق کە ئەڵڵایە جەلە جەلالوه بەواسطەی پێغەمبەری خوا و لە قورئاندا هاتووە هەموو ئەو دەلیلانەی کە ڕێنیشاندەری تۆنە هەموو دلیلی علمین و لەگەڵ عەقڵ و لەگەڵ فیترەت و لەگەڵ ئینسانیەت و لەگەڵ هەموو شتەکان دێتەوە کەواتە ئەوە ڕێ ڕاستەکەیە بەڵام چاولێکەری کوێرانە ئەوەیە کە ئەتوو شوێن شتێک بکەوی شوێن فکرەیەک بکەوی شوێن خەڵکانێک بکەوی بەبێ هیچ علمێک بەبێ هیچ زانیاریەک بەبێ هیچ دلیلێکی علمی و نەقلی و عەقلی بەبێ ئەوە هیچ فەرمانێک لە سەروی خۆت کە کرابی کە تۆ لە دوو ئەو ڕێبی ئەوە جیاوازیەکەیانە لۆی خوای گەورە جەلە جەلالوه لە قورئانی پیرۆزدا کە باس دەکات دەفەرمێ وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما ألفينا عليه آباءنا يعني كاتێک بەو خەڵکە جاهلە دەگوترا وەرن شوێن بەرنامەی خوا بکەون ئەوان دەیان گوتی بل نتبع ما ألفينا عليه آباءنا خوای گەورە جەلە جەلالوه وڵامە داتوە دەفەرمێتی ئەو لو كان آباؤهم لا يعقلون شيئا ولا يهتدون کەواتە ئەو چاولێکەریە کوێرانەی خەڵکانی پێشەمە کاتێک کە بە دوو هەوا و هەوەسی باب و باپیران و دینی باب و باپیرانیە کەوتون ئەو دینانەی ئەوان هیچ ئەساسێکی نەبوو هیچ دلیلێکی عەقلی و دینی و نەقلی نەبوو کاتێک شەرعی نەبوو کاتێک کە ئەو بەدوو ئەو ڕێ دەکەتن لە بەرامبەریشدا ئەوە ڕێی خوا بوو لۆی خوای گەورە جەلە جەلالوه فەرمانمان پێ دەکات دەفەرمێتی اتبعوا ما أنزل إليكم من ربكم ئێوە بە شوێن ئەوە بکەون کە ئەوەی خوا جەلە جەلالوه نازڵی کردیە دلیلی عەقلی و نەقلی لەسەرە لەلایەکی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا ئاەت زۆرە حەز ناکەم زۆر کاتی بەرنامەکەمان لە ئەو بابەتە بڕوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک حەدیثی پێغەمبەر دێنینەوە کە دەفەرمێ نسحەتی ئێمە دەکا نسحەتی ئومەتەکەی خۆی دەکا کە ئەو ئومەتە وشیار بێ ئەو ئومەتە ئاگادار بێ ئەو ئومەتە نەبێتە مەڕ و بیهاژون
وەک مێگەڵ نەڕوە نەخێر پێغەمبەری خوا چ دەفەرمێ لا تەکونوا ئیمەعە ئێوە مەبنە وەک گاڕان مەڕۆن حرتي إذا أحسن الناس تقولون إن أحسن الناس أحسننا وإن ظلموا ظلمنا أجر خلق باش وأمش باش دبين خلق بيدين بو بيدين دبين بدين بو بدين دبين باش بو باش دبين خراب بو خراب دبين بقر دقين يعني لقر عامدتي نشامي وق أو باس ماكر بيغنبري خواده فرمي آوانا كان نبنى أو بابتا أي تبكين يا رسول الله أفرميتي صلى الله عليه وسلم ولكن وطنوا أنفسكم خوتان بيت كان خوتان پر علم كان خوتان بيت كان بچي بعلم بزانست بقرانو بو أصلي خوتان بون نكردني أصالتي خوتان جاء أصالة لهمو بابتكاني أو جاء إن أحسن الناس أحسنوا أجا خلق باش وإيوجو خلق باش بن وإن أساءوا فلا تظلموا أجا خلق خرابو إيوه لقل ظالمان مبن إيوه بريو ريسكي ظالمان دامرون لوی براستی لحديث الآيات زور تأكيد لو كريتو كإنساني مسلمان صاحب منهج بيرو بروجرامي خويتي إنساني مسلمان خوي تساوقه بلان بداخل إستاك إما بوينا تساولي كر لكاتك إما تساوق بوي لسكاتك تاك عندنا وشار دبيكوا یان بڵێن ئەوە کارانچین کەوا دەکەن تاک کاریگەری دەوروبەر لەسەری بێ و ئەسڵەکەی خۆی لەبیر بکە بە دوو زۆر چێرە ڕێکێ هەندێک بەرژەوەندی دنیا وای لێ دەکەکەوە ڕێچکە ڕاستەکانی خۆی لەبیر بکە. بەڵێ طبعا تەقلید کاریگەری زۆر دەبێت لەسەر تاکەکان مامۆستا جەوهەر، یعنی تەقلیدکردن و چاولێکەری کاریگەریەکی زۆری دەبێتن. ئەتو سەیری کۆمەلگایەکان کە بەعام چێن ئەوانەی تەقلید دەکەن، ئەوانی تەقلید دەکەن لە کۆمەلگایەکان بە شێوەیەکی عام خەڵکی نەزان و جاهیل و نەخوێندەوارە لەگەڵ ڕێز. ئەو خەڵکێک کە هیچ معلوماتێکی نییە، ئەو خەڵکێک کە هیچ زانست و زانیاریەکی نیە لە بوارەکان، ئەو خەڵکێک کە خۆی لێونە، ئەو خەڵکێک کە پڕ عیلم و پڕ معریفەت نییە، چ دەکا ئەوانە مقەلیدن. یعنی چێ ببینی ڕەمزە، چێ ببینی کاریزمایە، چێ ببینی خەڵکەکە کە چ ڕێگایەک عالم زۆر بەدووکەت بەدوو دەکەوی ئەویش. یعنی چوا دەکا بۆ نمونە مادەیە ترسە برسەوە لەو کەسە دەکەکەوە بەدوو ئەو ڕێزکانەکەی کە نەخێر نەزانیە، تەنها نەزانیە، تەنها نەزانیە، تەنها وەک لە سەرەتا لە خزمەت جەنابت باسم کرد ونبوونی ئەسڵە. تۆ کە ئەسڵی خۆت لە دەستدا و هیچ ئەسڵێکت نەبوو ئیقتیدای پێ بکەی، حتمەن خۆت لێون دەبی کە خۆش و لێوەن بوو ئیتر خۆدۆزینەوە تۆزێک سەختە. مامۆستای بەڕێز کاریگەری چاولێکەری یان بە شێوەیەک کە پرسم لە کۆمەلگادا لە کامە سنفدان بە شێوەیەکی گشتی ئەوەک لە خزمەت جەنابتان باسم کرد، تەقلید ئەو کەسانی کە تەقلیدی کوێرانە دەکەن، ئەو کەسانی کە چاولێکەری کوێرن، ئەو کەسانی کە بە شوێن هەموو دەنگ و هەموو ناوێک دەکەون لە هەموو کۆمەلگایەکان بە شێوەیەکی عام خەڵکێکی نەزان و جاهیل و ئەسڵ لێ بزربوون، خەڵکێکن کە لە طەبەقەی عامی ئەوانە چاولێکەرن زیاتر. بەڵام بەداخەوە ینی زۆر بەداخەوە دەڵێم لە کۆمەلگای ئێمە نخبە بۆتە مقەلید، خەڵکی نخبە بۆتە چاولێکەری کرد. جا نخبە لە هەموو مستەوایاتەکان، لە مستەوای سیاسی، لە مستەوای دینی، نخبەی سیاسی، نخبەی دینی، نخبەی علمی، نخبەی ثەقافی، نخبەی ئیعلامی، کام نخبەی دەگری بەداخەوە دەڵێم لە کۆمەلگای ئێمە ئەو نخبانە بوون بە چاولێکەر. جا چ جای خەڵکی عەوام دەی خۆوانە ڕۆشنبیرن، کەواتە ڕۆشنبیری ئەسڵ نییە لەو مۆزوعی. یعنی ئێستا نخبەی ڕۆشنبیری لە هەموو نخبەکانی تر، نخبەی ڕۆشنبیر لە هەموو نخبەکانی تر زیاتر بە چاولێکەریەوە متەئەسیرن. بۆ نمونە نخبەی ڕۆشنبیری تۆ چاو پێکەوتن لەگە کەسێکی ڕۆشنبیر دەکەی، ئەوەلەن تەمەشای ستایل و دیزاینەکەیکە، خۆی تەقلیدی ئەو ڕۆشنبیرە ئەو ڕوپیانە کردیە، هەمووی پرچەکی درێژ و خەناکۆکی لەم لەو سەکسوکەک و دیزاینێکی جیاواز لەگە دیزاینی خەڵکی مەعال عیلم. ئێمە خاوەن گەورەترین ڕۆشنبیری سەقافین لە ناو کۆمەلگایەکەی خۆمان فەرموو تەمەشای ئەو هەموو زانا، ئەو هەموو دانا، ئەو هەموو شاعیر و ئەو هەموو فەیلسوفە بکە کە هیچیان تەمەشای مەحوی، تەمەشای ئەو وێنانەی کەمایە پیرەمێردە مەحوی، ئەو شاعیرە گەورانە کە لە طەبەقەی ڕۆشنبیر بووینە لە زمانی خۆیان، هەمویان یەک دیزاین بووینە و دیزاینی میلەتەکەی خۆیان بووینە. بەڵانشینی ئێستا نا، ئێستا کابرا تۆزێک ڕۆشنبیرە دای دەنیشێنی دەکەلی مەقسە لۆ دەکەلی مەقسە لۆ بکاتن، پێنجی ئیستیرادە، پێنجی بە مستەڵەحاتی غەربی قسە لەگەڵ دەکاتن، کەواتە ئەوە بۆتە ئیمەعە و بۆتە چاولێکەری کرد. ئەوە طەبەقەی بڵێن مثەقەف. وەرەسە طەبەقەی سیاسی، تەمەشای طەبەقەی سیاسی دەکەی،
نخبەی سیاسیمە نەک ئیمە ئی هەموو دەوڵەتە عەرەبیەکان بەداخەوە تەقلیدەکی شوێرانەی دیکتاتۆرەکان دەکەن کامەی قیادەی عەرەبی ئیسلامی دەگری بە هەموو مستەوەیاتەوە هەتا وەرە وڵاتی خۆشمان یەکەم شت کە دەیکا دیکتاتۆریەتە. باشە لەبەرچی خۆوە دەزانی ئەو ڕێچکەیە ناجح نییە قەینا چاولێکەریە ئێتر چاولێکەریە سەرنجامەکەی دیارە بۆ بە دوای دەکەون بۆ نمونە ئیتر ئەوە کە وەکی عەرزی جەنابتم کرد کە خۆت ئەسڵی نەبوو کابرا ئیتر بە دوو هەموو هەوایەک دەکەوێت کە دوانی ئەو بەرژەوەندە دنیاویانەوە دەکاتن کەوانە بەردەوام حتمما کابرا کە هاتێ ناتە سەر ئەسڵک هاتە سەر بەرژەوەندێکی تایبەتی لە دوو مادیاتە ئیتر لێ دەیبینی کابرای سیاسی بە دوو هەموو ئەسڵەن شێوازی دیموکراسیەتیشیان شێواندووە ئەسڵەن دیموکراسیەتیان لە پێشچاوی خەڵک ناشرین کوورەکە بخۆیان ئیدعای پۆ دەکەن تەنها خەریکی دیکتاتۆریەت و خەڵک گرتن و خەڵک کوشتن و دزین و گەندەڵی و زوڵم لە خەڵک کردن و کەبتکردنی خەڵک و زمان بڕینی خەڵک و لە ژوورکردنی خەڵک و نەهێشتنی معارەزە و ناشرینکردنی پرانسیپەکان لە پێشچاوی خەڵک مەثەڵەن پەرلەمان سوک دەکەن ئەندام پەرلەمان سوک دەکەن ئیتر تەماشاکە ئەوە هەموو سیستەمەکان قیاداتی عالەمی عەرەبی ئیسلامی و بە کوردەوەش هەمووی چاولێک دەکەن و هەموو عینی مەسار دەگرن لە نخبەی دینی بگرە تەماشای مامۆستایانی ئاینی بەڕێزمان بکە تەماشا دەکاتن لەو هەموو کێشە و گرفتەی کە خەڵک تێدایە لەو هەموو مارکاولەیە کە خەڵک تێدایە لەو هەموو بێدینیە کە خەڵک تێدایە لەو هەموو ڕسواییە کە ئێستا ئینسانی موسڵمان تێیدا دەژی بەداخەوە هەر دەستی یەقەی چی گرتیە یەقەی خەونێکی گرتێ لەسەر مینبەر لۆم باز دەکا یەخەی دوو قسەی گرتێ لەسەر مینبەر لۆم باز دەکا بەداخەوە زۆربەی مینبەرەکانمان بوویتە جێ حەقایەت خوێندنەوە خەون جێڕانەوە بابە ئەتوو مامۆستای بەڕێز لۆ نایە باز لە زامی میلەت بکەی لۆ نایە باز لە کێشەی میلەت بکەی بۆ نایە چاوڕوون یەک بدێ ئەو خەڵکە دێ سەیری تو دەکا بابەتەکە چێ ناکاکە ئەوە مامۆستا فلان و فلان عینەن ئەوها لە حەقایەت لە خەڵک دەژێنەوە خەونیان لەژێڕنەوە عالەم هەموو دەچی گیان لێ ڕادەگری کەواتە هەموو بۆتە چاولێکەری بەداخەوە لە نەتیجە میلەت دەبێتە میلەتێکی چاولێکەر ینی تۆ تەماشای گەنجەکانمانکە تەماشای گەنجەکە ئێستا گەنج ئەسلی خۆی لێون بووە گەنج هەمووی خەریکی چییە خەریکی ئەوەیە تەقلیدی غەرب دەکاتەوە تەقلیدی گۆرانی بێژێک دەکاتەوە تەقلیدی لاعیبەک دەکاتەوە خەناکۆشی لەمل کردیە شمەکەشی ستایلەشی سەر ڕدێنەشی ناهەموار شمەکەشی دڕای لەبەر دەکاتن یعنی بەداخەوە ئەوە ئاسەواری زۆر خراپی لەسەر ئەو میلەتە نیشتووە ئەوش هەموو نەتیجەی چیە نەتیجەی چاولێکەریە کە بەداخەوە وەک باسم کرد ئێمە مشکیلەکەمان لە وڵاتان نخبە خەڵک دێنەوە سەرخۆ لە وڵاتی ئێمە نخبە چێشە باسی نخبەی سیاسیت کرد پەیامی ئەو سیاسیانە لە کاتێکا بۆ منە کاتی هەڵبژاردن دەبێت هێندێک قسە دەکەن کە جوراون هەموو خەڵک پێی دەزانانی دەستەکە کەشبە لە کاتێکا خەڵکانێک بەجییان دەکەن لە کاتی شە تەماشا دەکەن لە ڕابردووشە و مێژووشان شایە دەکا هیچ سەروبنی دیار نییە ئەسڵەن ڕێچکەی دین ناگرێت لە ڕووی کۆمەلگەش هیچ خزمەتێش پێوە دیار نییە لەبەرچی ئەو خەڵکە تەقلیدی ئەوە دەکا و شوێرانە بە دوویەکەوێ هەمان کێشەیە کە باسم کرد ینی خەڵک بۆتە ئیممەعە خەڵک مێشتی ڕاگرتیە خەڵک ئیش بە مێشتی خۆی ناکە کەەوە یەک لە ئاساوەرە خراپەکانی دوایی باسی دەکەین خەڵک ئیش بە مێشک ناکە خەڵک تەنها دەبینی ئەسا تەمەشاکەیان یەک لە ئاساوەرە خراپەکانی چاولێکەری ئەوەیە ئەتو دەچێ بازاڕی تەمەشا دەکەی دوو عربانە تەماتی دەفرۆشی دەتو لە مستەوای تەماتەی تەمەشاکە بیهێنە مستەوای سەرەوە سیاسە و قیادە هەموو یەک مستەوایە یەک ڕتم دەڕوا لەو بابەتە کابرا لەو لای تەماتە دەفرۆشی ئەوش تەماتە دەفرۆشی هەردوو تەماتیان هینا لە یەک جیان هینایە بە یەک سعر دەدەن ئێرکوانە دە کەس لێی دەکڕی ئەوە کەسی لەکن نیە ئەتوو دەچی ڕادەوەسی هەتا هەر ئەو دێ دەڕوا لەوێ دەکڕی هیچ فەرقیشینەوە نییە بچی لەوێ بکەواتە چاولێکەریە خەڵکی مەش ئاوای لێ هاتیە لۆی پێغەمبەری خوا تەکیدمان لێ دەکاتەوە لا تەکونوا ئیممەعە بەگەر عامەکەون ئەوە کێشەکەیە ولكن وەطینوا ئەنفوسەکم ئەگەر ئێمە تەوطینی خۆمان بکەین بە عیلم تەوطینی خۆمان بکەین بە تاریخ تەوطینی خۆمان بکەین بە ثەقافەتی ئیسلامی تەوطینی خۆمان بکەین بە ئایاتی رب العالمین ئاوا نابی ئەو زەرەر و زیانانە چینکەوە لە لاسایی و تەقلیدی کوێرانەدا بەردەستە بێت تازە ئیشارەتێکی بچووکمان بۆ بابەتە کرد یەکەم زەرەری بابەتی چاولێکەری و چوونە دوو چاولێکەری کوێرانە ئەوەیە عەقڵ ڕادەگری عەقڵ جام پێ دەکا کۆمەلگا دەبێتە کۆمەلگایەکی دەروێشی خەڵک دەروێشانە بە دوو یەک دەکەوی ئەوە نامینێ عەقڵ ئیش پێ بکە
طبعا كاكا زەوهەریجان ئەوەی کە خوای گەورە جەلە جەلالوه فەرقی بە ئینسان و بە غەیری ئینسان کردیە لە مەخلوقات ئەو کەرامەتی کە ئینسان هەیتی ئەو ڕێزەی کە ئینسان هەیتی ئەو گەورەیەی کە ئینسان هەیتی ئەو ئەفزەلیەتەی کە ئینسان هەیتی لەسەر هەموو مەخلوقات دەگەڕێتەوە تەنها لە عەقڵ خوای گەورە نەتێریش هەیە ناتیقە مەخلوقاتی تر هەیە ناتیقە بەڵام عەقڵ خوای گەورە عەقڵی دایتە ئینسان کەرامەتی ئینسان لە عەقڵە کاتێک کە ئینسان هات ئەو عەقڵەی ڕاگرت هیچ فەرقەشی نابی لەگەر ئەو ماڵاتەی کە لە دنیای دەڕوا لۆیە أولئك كالأنعام خوای گەورە جەلە جەلالوه کە باس دەکا باسی کوفر دەکا دەفەرمێت چی كالذي ينعق بما لا يسمع إلا نداء ودعاء صم بكم وعمي فهم لا يعقلون خوای گەورە تەشبیهیان بە چ دەکا بەوەی کە گاڕانێک مەڕ دەڕوا کابرای شوان هاوار دەکا ئەو مەڕە نازانی ئەو هاوارە معنای چییە ئەو دەنگەواتای چیە بەس تێدەگا ئەوە شوان دەرێ ئەو هاوارە یعنی ئەو هابڕۆ ڕاست دەڕوا کەواتە ئینسان کاتێک کە عەقڵی ڕاگرت کە ئیشی بە عەقڵ نەکرد ئەو وەختی دەبێتە تاکێکی ئیممەعە دەبێتە تاکێک کۆمەڵگا بەعام هەمووی دەرێن تەواو ئین ئەحسەن و ئەحسەننا وئین ئەساء و ئەسەئنا چێ کوو بڕۆین ئەوها بڕۆ يعني كنترول لدزدا دەبێتە کەسێکی تر نەخێر دەبێتە ژێردەست دەبێتە کەسێک کە دەهاژورێ یعنی دێتە لە ئاستی ئینسان دێتە خوارەوە ئاستەی نامینێ ئەوە زەرەری یەکەم زەرەری دووەمی مەسەلەی چاولێکەری کوێرانە ئەوەیە چاولێکەری کوێرانە پێچەوانەی داهێنانە هەر میلەتێک چاولێکەری کوێرانەی کرد داهێنانی هیچ نابی لە زیاتی بەرەو پێش بەرەو دواوە دەگەڕێتەوە لۆ ئەتو تەمەشای تاریخی ئەگەر ئێمە ینی تۆزێک بگەڕێنەوە سەر تاریخ کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیعلانی دەولەتی مەدینەی کرد پێغەمبەری خوا هەموو شتەکانی نوێ بوون هەمووی داهێنان بوون ناوەکان وەزارەتەکان ئیشەکان مهمەکان شخصیەتەکان هەمووی داهێنان بوو ئەتو هەر یعنی بەسیترین شت تەمەشاکە هەر تەمەشای یعنی لایەنی مالی بکە لە ئیسلامەتی يعني تەمەشای دەستورەکە بەگشتی دەستورەکە بە شکلێکی عام يعني سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستا شتێکی دانا کە جیاواز بوو ئیبداع بوو لۆیەش کەس نەیتوانی شان لە شانیان بدا لۆیەش هەموو دنیا هات چاوی لەوان کرد لۆیەش توانیان کۆنتڕۆڵی هەموو ئەو جیانە بکەن کە ئەوان ویستیان مەسەلەکە چ بوو داهێنان بوو تەقلید نەبوو بەڵام بەداخەوە ئێستا شتەکان پێچەوان بوویتەوە ئەو ئەوروپا عینەن هەستاوای کرد ئەوروپا هەستاوای کرد ئوسوەتەن بە پێغەمبەری خوا هەستا ئەو علم و تەکنەلۆژیا و تەقەدم و علم و معریفەت و ئەو نەهزە گەورەی زانستی کە لە وڵاتانی ئیسلامی هەبوو لە کاتێکدا ئەو سەردەمەی کە پێیان دەگوت سەردەمی زێڕین لە وڵاتانی ئیسلامی لە ئەوروپا پێیان دەگوت سەردەمی تاریک عوسوور مظلیمە هەستا چی کرد ئەو علم و سەقافەتەی ئەو نەهزە گەورەیەی تەقەدومی لە وڵاتانی ئیسلامی برد ئیستیفادەی لەکرد تەقلیدی مەکرد ئەو ئیستیفادەی کرد بەڵام بەداخەوە ئێستا گۆڕایە ئێستا ئەمە دەچین تەقلیدی ئەوروپا دەکەین تەقلیدی خراپەکانیان دەکەین طبعاً خراپەکان ئەوەش کێشە شکەیە يعني ئەوە یەک لە کێشە گەورەکانی تەقلیدە کە ئێمە تەقلیدی خراپە دەکەینەوە تەقلیدی باشە ناکەینەوە باشە لەبەرچی دکتۆر جان ئەخەر وا يعني هەر دەگەڕێمەوە سەخاڵی یەکەم لە بەتاڵی خۆمان ماشەڵڵا ئەو بەتاڵیە ئەوەیە کە ئەمە هەتا ئێستا کاکە جەوهەرجیان دەرکمان بەو کێشە گەورە نەکردیە کە تەقلیدە خۆ بەس ئەوە بۆ نمونە وڵاتی ئەمە ناگرێتەوە شەرق ئەوسەد بە شێوەیەکی گشتی مقەلیدە باس لە هەموو وڵاتانی ئیسلامی دەکەین باس لە هەموو وڵاتانی ئیسلامی دەکەین کە باسی هەتا باسی سیستەمی حکومڕانی و سیاسیشمان کرد هەموو وڵاتەکان دەگرێتەوە هەمووی نەفسی ڕتمە هەمووی ئەو لەی وەگرتە ئەو لەی وەگرتە ئەو لەی وەگرتە وەک دیکە تەزبیح لە دوێک ڕۆیشتینە کەس نەبووە داهێنانێک بکە کەس نەبووە تەقەدومێک بکە کەس نەبووە لە بوارێک لە بوارەکانی علوم تەکنۆلۆژیا شتێکی نوێ کەچی لە سەردەمی زێڕنی بۆ نمونە موسڵمانان ئەو پەڕی تەقەدوم و پێشکەوتن بوو حتمەن چ بوو داهێنانیان هەبوو چاویان لە تەقلید نەبوو تەقلیدیان نەدەکرد سەعاتیان دروست کرد کاکە يعني ساعاتیان دروست کرد ئێستا ئەمەش دەبی بچین سەعات لە سین و لە ئەوروپا لە غەرب داهاتن لە بەغدا دەرسان دەخوێن ئەی چۆن يعني هەرچی طب هەرچی بوارێکی علم دەگری فیزیا طب فەلەکیات هەمویان لە وڵاتانی ئیسلام وەرگرت طبعا زەرەرێکی تر ئەوەیە لە بابەتی چاولێکەری قەناعەت نایەلی ئەتو تەمەشاکە لەسەر مستەوای سیاسی بگرە
سیاسەکانمان قەناعەتی بەو مەنسەبەینە کە بە خۆی تێدا دێ مەنسەبەشی گەورەتر بکە گەورەترین مەنسەبی وەرگرتیا قەناعەتی پێ نییە دەیەوێ زیاتر خڕکات لەبەر چیانی ئەخ ئەوە یەک لە زەرەکانی چاولێکەریە تەمەشای خۆی دەکات لێکوانە وڵاتەشی لە بندەستیە دەرێ ئەو جەخۆ ئەمیری قەتەر سێ هەندیمنی هەیە تەوا دەیەوێت چاو لە ئەمیری قەتەر بکاتەوە ئەمیری قەتەر دەیەوێت چاو لە دوناڵد ترامپ بکاتەوە ئەیتر هەمووی ئەو چاولێوی دەکاتەوە ئەو چاولێوی دەکاتەوە لۆیش کەسیان بە هیچ ناگەن ئەوە نەمانی قەناعەتە طبعا لەسەر هەموو ئاستەکان لێرەش کۆمەلگاش تووشی زەرێکی زۆر دەبێت حتمەن لەبەرەوەی بە شێوەیەک حکومڕانی ناکە کە بتوانانی ڕعیەتەکەی خۆی ڕازیکە حتمەن ئەو هەر لە خۆی ئیش دەکا هیچ ئیشی بەڕعیەی نییە ئەو لە خۆی ئیش دەکا شەکەشی بەس بۆ ناو دەنگە حتمەن چاو لە خەڵکیتکە دەکا خەڵکەکەیت کەش وەک گوتم ئیشکاریان بەس چەسانەوەی خەڵک و خەڵک لە سزنکردن و تێکدانی سیمای دیموکراسیەتە ئەوەش هەر وەچیوان دەردەچی باشتر نابێت زەرێکتر ئەوەیە لە کۆمەلگا کاتێک کە کۆمەلگا بوو بە چاولێکەری کوێرانە قەتعەن ئەو کۆمەلگای قیادەشی لێ دەرناچی لێ تەمەشا دەکەی ئێستا کە لە ناو هەر کۆمەلگای خۆمان کوردستان یعنی قسە دەکرێت هەر قسەک دەکرێت دەڵێ فلان کەس نەمینێ هیچ بەدیلی نییە لەسەر مستەوای کوردستان ئەو پەڕی ڕوخانە ئەو پەڕی ئیممەعیە ئەو پەڕی چاولێکەری کوێرانەیە یعنی معقولە حزبێکی گەورە و گران مثلەن باز دەکەیت دەوڵەتێک باز دەکەی ینی وڵاتە هەرێمێک باز دەکەی وە کوردستان شخصی فلانی نەمینێ کەس نییە لە ناو حزبەکان تەمەشاکە شخصی یەکەمی حزبەکەی نەمینێ ئەو حزبەتێک تو کەسیت کە بەدیلی نییە بەدیلی نییە قسەی ئەی ئەو لە چی هات خۆ لە ئاسمان نەهاتە خوارێ باشە بەدیلی نیە یان ئەوان ئەوها مەڕ ئاسات سەیری سەرەوە دەکەن هەر وای لێ هاتێ ئەوان هەم بوونە ئیممە عقل ڕاوەستایە ناڵێم کۆمەلگا دەبتە دەروێشی یعنی دەروێشە پێی دەڵێ کاکە دەرێ شێخ وەتی دەفڕم کاکە شێخ نافرە دەرێ شێخ وەتی دەفڕم تەواو عقل ئیش ناکە عقل ئیش ناکە کە عقل ئیشی نەکرد پێی وایە ئللا ئەو شخصە عقلی ئیش دەکە عقل و ئیرادەی خۆشی تەسمیلی ئەو شخصی کرد لۆی پێوای شخصی دووەم دروست نابتەوە خاڵێکی تر کە لە هەمووی خەتەرتر ئەوەیە ئەو ئومەتە بە چاولێکەری خەیریەتی خۆی لە دەست دەدا كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر أو نامينه كاتك أم هم ولا تساولكري أمر بمعروف نامينه نهي لخرابة نامينه تشوك كأتو عقل دراجرتو أو هم آسوار خرابة تساولكري هات سرد ناتواني أمر بتساكب كاتك خود بي بتسوق بو تصون بتواني خلشي ترساكي زور راسته يعني كاتك توخ هيت قدر واعتبارك لو خداننا لمستوى إنسانية هات يخواري عقل دراجرت بويا مستوى آجا تت بيدا قوري حيت نامينه كواتا خير أمة نامينه أتو دەبێ ئومەتێکی ڕێک ئەو جا ئەوانش هەمووی خلافی ئاەت و حەدیث و خلافی دین و ئەخلاقیات و شەرع هیچ تر ماماوە لە زەرەوجانەکان تقریبا تەواو بووم بەڵێ چۆن بزانین یان بڵێن ئەو نیشانان چین کە فلانە کۆمەلگاکی مقلدە بەڵێ طبعا نیشانەی مقلدی کۆمەلگا دەبی ئەمە لە سەری ڕاب وەزعەکەی بگرین لە سیستەمی عام تەمەشا دەکەی تەمەشای سیستەمی عامی حکومڕانی ئەو وڵاتە دەکەی مثلا هەرێمی خۆمان بگرین بە ئەمە دوور نەڕۆین هەتا خەڵک بەرچاوی ڕوومپی تەمەشای سیستەمی حکومڕانی دەکەی سیستەمێکی علمانی هینای لە خەڵکەکی موسڵمان ئەوە ڕێک دژیەکە لەوەی گەڕێ قیچێک وەرە خواردتر ناوەڵا لەوە مەگەرە دکتۆر جان زۆر پێویستە بەشکلێکی عام باز ئەزانە دەمێ بڕ لێ قول بینەوە مثلا کاتێک کە ئەتوو دەی سیستەمێکی حکم دەینی لۆ خەڵکەک دەبی ئەو سیستەمە لەگە ئەو خەڵکە بگونجێ وەک سیستەمی پەروەردە دینی خەڵکەکە بۆ نمونە لەگە دین لەگە ئەخلاق لەگە حتا لەگەر ئەخلاقیات و لەگەر عرف و عادەتی ئەو خەڵکە بگونجێ ئەتو نابی شتێک بینی وەڵا ئەمن علمانیەت لە تورکیا علمانیەت لە ئەوروپا سەری گرتی و خەڵک حکم پێ دەکە دەبی لێرەش حکمی پێ بکەم کاکە ئەتو ئەو خەڵکەیت و ئایا قبوڵیتی ئایا ئەو سیستەمە لەگە ئەو خەڵکەی دەگونجێ دوای لەوێ سەری گرت و ئاخر یان بەس تەقلیدێکی شوێرانەیە و دەیکەی ئەوەی سیستەمی پەروەردە تەمەشاکە دێ سیستەمی سویدی لۆ دەینی لە مەکتەبی تو تەطبیق دەکا مەکتەبەکەشت لە هاوینێ فێنکەرەوەی نیە لە ستانانش گەرمکەرەوەی نییە و مامۆستاش معاشی نییە ئەتو دەوەرە ئێرەم لۆ بکە سوید ئەو دە سیستەمی سویدیم لۆ بینە ئازیزم کەواتەوە بەس چاولێکەری کوێرانەیە ئەوە لەسەر سیستەمی عام باشە بۆ دەکرێت ئەویان پێ بکرێت بۆ منە منهەجەکە بێنن بەڵام ناتوانن کە ڕتمەکە چاکن تا بتوانن منهەجینانەکەش لە عاقڵی نییە منهەجینانەکەش لە ڕاوەستانی عقڵە و لە تەقلیدە
تەنها بەس تەقلیدە ڕووکەش دەبینن بەس ڕووکەشە هیچت کە نابینی تەمەشاکە دێتە پەرلەمان ئیساری بەعزێ مەوازیع لۆ دەکا کە ئەو مەوزوعانە بەڕاست و چەب عیلاقەی بەو میلەتێوەنی یان زۆر دوورە لە کۆمەلگا هەر زۆر دوورە ئەوە باسی مەوزوعی جەندەرم لۆ ئیسارە دەکا کوورەکە ئەم 9 مانگە معاشم وەرنەگرتیە کەواتە ئەو شتانە وەکەوەی کە مامۆستایەک لە سەمینبەر باسی قسەسێک دەکات وەتە عینی هەمووی نەفسی نەخۆشیە لۆیە کاکە جەوهەر لە بیدایەتیش باسم کرد بابەتی چاولێکەری کوێرانە زۆر بابەتێکی چاوجی کێشەکانە چاوجی مشاکلی ئێمەیە ئەو هەموو فەرعیاتێک کە ئەمە باسی دەکەین هەمووی چاوگەکەی لێرکوانەیە لەوێن دەرێت چاوجی گرتووە چونکە بابەتی چاولێکەری کوێرانە بەڕاستی بابەتێکی فکری زۆر حساسە یعنی دەبی ئەهلی اختصاص ئەهلی خبرە خەڵکی بیرمەند ئیشی لەسەر بکەن ئیشی لەسەر بکەن ئەو مۆزوع ئیسارە بکەن هەتاوەکو خەڵک تێبگات کێشەکەی لە چێن دەرەیە مامۆستا لێرە قەوسێک بدێ براگسەی خۆت بۆ نمونە با بڵێن هەڵبژاردن دەکرێت لە پەرلەمان کە سەرچاوێکی یاسادانانێ ڕۆی کۆمەلگاوە کەسێک مرەشەحە لە ڕووی زانستیەوە شتێکی پێ بۆ نمونە بەڵام ئەهل نییە بۆی کە لەگەڵ دینەکەم هاوشێوە بێ بۆ نمونە تەرجیعی دین بکە یان ئەوە تا شتەکانی لەسەر ئەساسی تەقلید دەبێت نەک لەسەر ئەساسی خزمەت و دینداری لەگەر عەقڵی کۆمەلگایەک بگرێتەوە خەڵکی مەکاکە زەوهەر بەعام بۆتە مقەلید یعنی ئێستا لە ناو عەوامی خەڵک باسکە فلان کەس ئەو هایە ئەو شتێ لە عالێم بڵاکۆ ئەو بەخۆشیوە نییە ئەو بەویدەری ئەو بەویدەری ئەو بەویدەری هەموو بەو نەزرەیە تەمەشای دەکەن بەبێ ئەوەی کەس تاقیب بکە بەبێ ئەوەی بەس کەس بستە بنج و بنەوانی یان لە کاتێکا ئەساسی دەڕۆن بەڵێ دکتۆر گیان لە کاتێکە بەس چیە لەلایەن و حزبی منە کەسەکە ئەجا هەر چۆن و کەسێک بێ کێشە نییە هەروایە چکە ینی بۆ دەبێ مەسەلەن کەسەکەم دە وشاری نەبێ باشە با لە حزبی تۆش بێ بەڵام کاکە بە کەلکی ئەوێ نایە شوێن ئەوێ نییە کاکە عەقڵ کە کوژاوە کاکە زەوهەرجان عەقڵ کە کوژاوە ئیتر ئەو بەستە زمانە دەبتە مەڕ کوی داژۆی بێهاژۆ ئەتو کاوڕەکی بە مەجموعە کاوڕێک بێهاژۆ دەشتی دەڕوە بێهاژۆ چیای دەڕوە سواری پیکەبیکە دەڕوە هەمووی سەر بڕە قسە ناکە چەندە مزنی بن ئەو کەسانی کەوا بە کوێرە ڕێیانە بۆ نمونە بە ڕێگاکەدا دەڕۆن و خەڵچێک دەنێرنە شوێنێک کە ئەهل نییە بۆ ئەوێ طبعا ئەو شتە ئەوە علاقەی بە ئەهلیەتی ئەو خەڵکەیە کە ئەو کەسیان دێتە سەر ئەو خەڵکە ئەگەر بەخۆی ئەهل بیلۆ ئەوەی کە هەر چێ بێ و قیادەی بکە با پیرۆزی بی تێیدا گونەحبار دەبێت لەو هەڵە و پەڵە و تاوانانەوەی چۆن هەموو شریکن برا ینی وەکو بێعەتێک وایە کە دەیدا ئەو لە شوێن ئەو بڕیاردەدا هەروایە ئیشەکە بەڵێ طبعا ئەگەر بینە سەر ئاستی تاک لە کێشەی یعنی ئەوە یەک لە کێشەکانی تاکە لە کۆمەلگا کاتێک کە چاولێکەری دەبی تەمەشای تاکە لە کۆمەلگا ینی کابرایمە خەڵکیمە خانێکی هەیە بە دەفتەری سیارێکی هەیە بە 2 دەفتەر و نیوی وەزیفەی هەیە مانجە ملیۆنە کوشتەشی دێتە دەستی ژنی منداڵی ڕۆژێ 4-5 سەعات لە دائیرەکەیتی و دێتەوە باقیەکەی لە بازاری پیاسەی دەکەن ژیانێکی ئاسایی خۆش بەسەر دەباتن هیچ کێشەی نیە قەردار نیە مشکلەی نیە هەر دەستیستەکە خانەکەی دەفرۆشی سیارەکەی دەفرۆشی ژن و ماری فڕەداتەوە ماری بابی هەمووی دەچی لەس دەکە لە ڕێی قاچاق دەدا دەچمە ئەوروپا لەوێن دەرێت دەبی ئەوجا ئایا دەگا ئایا ناگا ئایا ماسی دەیخوا لە ڕێ غەرق دەبی دەکوژرێ ئەوە خوا دەزانی ئەو هەموو خەتەریاتی توش خۆی دەکات لەوێن دەرێ لە وڵاتێک دەکەویتن کەس حیسابی قون کە زغارێکی لۆ ناکاتن لە کەمپەک دەکەوی کەس حیسابی بەشەری لۆ ناکاتن دەبی لەسەر مساعدات بژی ڕۆژێ دەبی 16 ساعاتیش ئیش بکاتن هەتاوەکو بەس بگاتە ئەوە چاولێکەری تاکە بزانێت تاچ کو وێران کرد کاکە تو چ عیبەتە بوو چ مشکلەتە بوو بەس دیتی عالەم چۆ خارج ئەمیش دەچمە خارج وەرە سەر مستەوای خێزان لەسەر ئاستی خێزان تەمەشا دەکەی خێزان هیچ کێشەی نیە لە ماڵێ بەڵام تەمەشای فیلمی تورکی دەکات دەیەوێت ژیانی خۆی وەچی فیلمەشی تورکی لێ بکات یعنی هەمووی سیناریۆیە هەمووی سیناریۆی هیچ تەقلیدە هەمووی تەقلیدە ینی بەسی تریشت کابرا مۆزەف و معاشەکەی لە قەدەرە خۆیتی تەمەشای جیرانێکیان دەکات دەورەمەندە و تاجیرە چوویتە مەطعەمێکی گەورە نانی دەخوات لە سناپ و لە ئەوەی بڵاوی کردەوە دەبی ئیلا پیاوەکە ژنەکەی خۆی بات و 2 وەرەقەی بێ لە تو قەرکات و بچی لەوێن دەرێ لەو مەطعەمەی نانی بخۆت کەواتە ژیان هەمووی تێک و شیرازێک ئەوە تێک ئەو جارە وەرە سەر ئاسی ڕتمی عامیش ستایلی خەڵک ستایلی ژیانی خەڵک ینی بڕۆ بازاڕی تەمەشای ناوی دوکانەکان دەکەی هەموو ناوی ئەوروپین تەمەشای ناوی شارەکان یعنی ئەو مەحەلان ئێستا دروست بوو ئەوە نیوستی ئەوە هایستی ئەوە قەریەی لوبنانی ئەوە قەریەی ئیتالیا ئەوە نازانم چی هەموو ناوەکان مستەورد و هەمووی تەقلیدە یعنی خەڵک وەی لێ هاتیە هیچ شتێکی خۆمانە نمایە حتا جل و بەرجیشوان هەموو بوویتە پێدوانی ئێمە هەرێکێک لێمە بۆ خۆمان ناژین بەڵکو بۆ دەوروبەر و بۆ خەڵک دەژین خەڵک زەرەرە هەرە گەورەکەی تەقلید ئەوەیە ئەتوو
خۆت لە دەست دەدەی یعنی دەبیە بەندەی ئەو شتێکە تەقلیدی دەکەی جاجاروێ ئەو تەقلیدە باشە جاروێ خراپە بەڵانەچینێ ئەتوو بە ئەمە باز لە تەقلیدە خراپەکەی دەکەی تەقلیدە خراپەکە وە دەکاتن کە ئینسان خۆشی لە دەست بدا و هەتا وەی لاتە یعنی لەزەت لە هیچ شتێک نمایە چونکە ئەمە هەر چاومان لێ چاولێکەری چاو لە فلانی کە چاو لە فلانی کە هەتا ئەوەی هیچمان لەزەت لێ ناکەێت چاولێکەری ئەگەر لە شتێکی باش بێ ڕێگە پێدراوە حتما ئەمە لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەیتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزوەی خەندەق چاوی لە بە ئیستیشارەی سلمانی فارستی چاوی لە فارسەکان کرد کاتێک کە خەندەقیان لێدا حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کاتێک کە هات دیوانی جەیشی دانا دیوانی جێش لەسەر سیستەمی فارسی داینە کە ناوی جێش جوندی و فترەی خدمەی و چەند ئیجازەی وەردەگری و چەند دێتەوە و سجلی حرس یعنی حتا سجن کە سزنی دروست کرد ئیمامی عومەر هەر لە سیستەمی فارسی بوو خۆی زۆر احتیادی ئێمە ئەمە چاو لە خەڵک بکەین لە شتی باش لە عادات طبعا ئێمە ئێستا کە ئەوروپا ڕتمەکی زۆر لە پێشەمەیە لە مەسەلەی نەهزەی حەزاری لە نەهزەی تەکنەلۆجی لە نەهزەی عیمرانی زۆر لە پێشەمەن چی تێدا ئەگە ئەمە چاو لەوام بکەین لەو نەهزانە بەڵام لەلایەنی عملیەکەی نەک لەلایەنی دینی چونکە ئێمە مەسەلەن خەڵکی مەوەی لێ هاتیە لە لایەنی دینیش تەقلیدی غەرب دەکاتەوە تەقلیدی غەیری خۆی دەکاتەوە تەقلید لەلایەنی نەهزەوی و عملی و کار و کردار هیچ کێشەی نیە ئەگەر معارض نەبی لەگە قورئان و سنت بەڵام ئەگە معارض بی مەقبول نیە باسی زەرەر و زیانەکانی چاولێکەریت کرد ئەو چاولێکەری شوێرانەیەکەوە هەن بابێن ئەو عیلاج و چارەسەرانە باسکەینکەوە بە تابەتی لە ڕۆژگاریشی و کۆمڕای لە کۆمەڵگەی کورداری خۆمانە چاولێکەریشی زۆری کوێرانە هەن طبعا خاڵی یەکەم دەبێ ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرز بکرێتەوە لەو بابەت چۆن بەرز دەبێتەوە طبعا ئەوە دەبی ئیشی لەسەر بکرێ دەبی نخبە ئیشی لەسەر تاک خۆی ئیش لەسەرکایان تاک ناتانی تاک بەخۆی فەوت تاک زەحیەی ئەو وەزعەیە تاک زەحیەی ئەو وەزعەیە کوشتەی دەستی ئەو وەزعەیە ئەتوو دەبی ئیش لەسەر ئەوە بکەی بەوەی کە خەڵکی نخبە خەڵکی کە ئەو خەڵکی کە گوێیان لێ ڕادەگیرێ با بڵێن پەروەردە مامۆستا لەبەرەوەی پەروەردەی یەکەم سیکتەری ئەو وڵاتانەی کە ویان کردی هاوڵاتیانیان بەرهەمهێمن وەک یابان مثلا منداڵێکی یابانی ئەوەندە ئیبداع دەکات لە تەکنۆلۆژیا بابەت بوو یەکەم شت تەرکیزی لەسەر کرد ئەوە بوو کە تەقلیدی لە نێو عەقلیەتی منداڵەکانی مەکتەبێ دەرهینە هەمووی دەبی ئیبداع بکە دوو تەڵەبە لە یەک شوعبەی نابی چاو لە یەک بکەن لە یەک ئیشی لە یەک نووسینی لە یەک ڕاضی هەموو هەر کەسەوە دەی بەخۆی ئیبداع بکە بەخۆی دەبی طبعا کە لەوێ ڕادستی پێکرد لە تاک ئیتر هاتە خێزان هاتە دەرچی لە دوا ڕۆژەوە هەر ئەوەیە کە ئێستا دەبینین یابان لە پێش هەموو دنیاە ئەوە یەکیان دوو تەرکیز بکرێتە سەر نخبە بەداخەوە نخبە لە هەموو شوێنێک معالجە لە وڵاتی ئێمە نخبە بەخۆی گرفتە زەباست کرد نخبەی ئێمە زیاتر تێوەکڵی ئێمە بەخۆی گرفتەکەیە گرفتەکەمان لە نخبەکەیە یعنی خەڵک کە چاو لە نخبەی دەکا نخبە بەخۆی مقلد دەکرێ بڵێن نەخوێندەوارن نەخوێندەواری عیلاقی بەون لەوانەیە نخبە پروفسۆر بی مەبەستم نەخوێندەواری لە ڕووی سەقافەتەوە لەوانەیە زۆر مسەقف و دنیا دیتەبی بەڵانەچینێ مقلدە ئەو گرفتە گەورەی هەیە و هەستیش پێ ناکە ئاگادار بە یعنی ئەوەی کە باسم کرد گەورەترین گرفتی ئێمە ئەو چاوجی گرفتی ئێمە تەقلیدەکەی و زۆر بەشمە هەست پێ ناکەین وەک باسم کرد بۆتە مەسەلە کودرن لەگەڵ عامی بڕۆشامێ خاڵێکی ترکە ئەمە ئیشی لەسەر بکەین هەرچی منبەر هەیە هەرچی منبەر هەیە منبەری پەروەردە منبەری مزگەوتەکان منبەری سەقافیەکان منبەرە ئیعلامیەکان هەمووی بە ئیش بێخین لۆ تەوعیەی خەڵک و لۆ چاوساغکردنی خەڵک و لۆ تێگەیاندنی خەڵک کە ئەتوو لە نێو ئەزمەیەکی و لە نێو نەخۆشیەکی کوشوندەی خۆت لێ قوتارکە ببرە باسی چارەسەر دەکەین بەڵام پێ دوای ئەوە بکەن ئیتر ئەوەندی لەسەر ئێمە تەبلیغ سەختە ئەوە کارێکی سەختە ینی پێ دوانێ بەرنامەیان ئەوە بیکە بۆ نمونە پەروەردە پەکخەن چێ بەرنامەی ئەوە بێ دەسەڵاتی ئێمە دەستەمەوەی دەستی غەربە غەربش بێ وڵاتەکە چەساوێ لەبەری وڵاتەشی مسلمانە تا کب بێتەوە و ئەسی ڕۆشنبیری هەر وایە خۆی کێشەکە هەر ئەسلی وشکابرای گوتی بەیت القەسید لەوێ مەڕپەتی فەڕەسەکە لەوێ لەوێن دەری ڕادەبی عیلاجەکە بێتە خوارێ بەڵام ئێمە ئەوەی کە دەکرێ باز دەکەین ئەوەکو تاک بۆ نمونە دکتۆرژان ناتوانین ئێمە ئەستی ڕۆشنبیری خۆم بەرزکەنەوە خۆمان واعیکەین دەوروبەر وەکو بەرنامێکی ئێستا کە پێشکەشی دەکەین حتما ئەوەی کە ئێستا لە خزمەت جەنابتان باسی دەکەم هەوڵێکە لەو هەوڵانەی چاو ڕۆشنکردنی خەڵکە خاڵشتر کە باسی بکەین ئەوەیە ئێمە سێ شت هەیە کە دەبێ تەجدیدیان بکەین ئەویش دین عەقڵ فیترەت ئەو سێ دەبی زۆر نوێیان بکەینەوە
فیترەتی ئینسان عەفوکەیەشتە نەڕۆژی سەری بۆ نمونە هەر ئینسان فیترەتەکەی ئەوان نییە فیترەت پاکە بەڵام پیس بووە دەبی پاچکەینەوە ئەپدەیتیکەینەوە ئەوەی ئەم باز دەکەم ئەپدەیتکردنەوە ئێمە هەموو دینمان هەیە بەڵانەچینێ لە ئەسڵی دینی خۆمان لاماداوە ئێمە هەموو عەقڵمان هەیە بەڵام سلفەکەمان کوژاندیتەوە سەرپاتریمان لێ هەڵگرتووە کەواتە ئەو سێتارمان کردن هەر سەرپاتری هەر گیرایە دین عەقڵ فیترەت دەبێت نوێ بکەینەوە ئیشی لەسەر بکەین ئەپدێت بکەینەوە تاوەکو بگەڕێنەوە خاڵێشتر دین کۆن دەبێ کۆن نابێ بەڵانەچینی ئێمە بە دوور دەکەوین لە ڕووی زانست و کردداری تاکەکانە کۆن دەبێ لێ بە دوور دەکەوینەوە دروست جەهلمان دەبێ بەرامبەر بەدین هەندێک شتێ جاری وایە یان عەمەلی نابین نهر لە جەوهەری دینی خۆمان دوور دەکەوینەوە زۆر شت دەکەین ئێستاکە یعنی بەسیترین بابەتی تەقلید ئەوەیە ئەتو تەمەشای ئەو شێخ و دەروێش و بەزم و ڕەسمێکە کە هەیە کابرا مەسەلەن تەمەشا دەکا ئەگە دەڵێ شێخەکەی کابرا دەروێشە دەری وەڵڵا بە دوو شێخی کەتێکا کە پێ دەڵێ ئەوە جەهلە برا ئەوە بێدینیە کورە بەعزێکی کوفرە ئەو نا بە دینی وەرگرتیە لۆ چووکە تەقلیدە لۆیە ئەم دەڵێم دین دەبێت نوێ بکەینەوە عەقڵ دەبێت نوێ بکەینەوە وەک ئەوەی کە خۆ پێغەمبەر حەزی کردی ئەوە بگەڕێتەوە خاڵێکی تر بەهێزکردنی قودوەی خۆماڵی یعنی ئێمە بەداخەوە خەڵکێک هەیە مفەکرە خەڵکێک هەیە قودوەیە لەناو ئێمە خەڵکێک هەیە کە بەڕاستی جێی ئەوەیە کە ئێمە گوێی لە ڕاگرین بەڵام گوێی لە ڕناگرین ئەسڵن تانە و تەشەنی لێ دەین ئەسڵن بوختانی بۆ دەکەین ئەسڵن لە زدی ڕادەوەستین بابەتەکەش هەموو چییە چونکە ئەو شتێک پێ ئەمە پێمان نییە ئەو شتێک دەزانی ئەمە نازانین بەس ئێمە بەداخەوە قودوە و گەورەکانی خۆمان گەورە ناکەین ئەوەی کە باشن بەدوو هەندێک کەس کەوتوین بەدێ هەندێک ئیتیجاهات کەتین دەروێشیر و هەندێک کەس و ئەشخاص و ئەحزاب و جیهاد دەکەین کە ئەوانە بەڕاستی مقلید و ڕۆیشتین بەرام خەڵکی ڕۆشنبیر خەڵکی قودوەی خۆماڵی قەت تەشجیع ناکەین لۆیە دەبی ئەمە ئیش لەسەر ئەوانە بکەین ئەو کەسانێک کە لەو بوارانە متەضەلیعین لەو بوارانە شارەزان گەورەیان کەین و بە دیاریان بێخین و وە بکەین خەڵک جێیان لێ ڕابگری بەڵێ دوا خاڵش کە لەو بابەتە باسی بکەین ئەوەیە بگەڕێنەوە سەر ئەسڵی خۆمان لەو فەراغەتیدا نەجاتیمان بی بگەڕێنەوە سەر ئەسڵی قورئان سەر ئەسڵی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر ئەسڵی سەلەفی صالحمان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی بزانین ئەوان چۆن ژیان چۆن پێشکەوتن چۆن وازیان لە تەبعیەت و لە ئیمەعیەت هینا چۆن نەجاتیان بوو لەو هەموو قەید و لەو هەموو زەختی کە لەسەریان بوو لە جاهیلیەت بەڵام پاشەنجینەکەش توانیە خۆیان بە پێش بێخن و ببن بە دەوڵەت و ببن بە قووەتێک لە جیهان سامیان لێ بکە مانگێک دوور لەوان فرس و ڕۆم سامیان لێ بکە چۆن گەڕانەوە وەک وان بکەین ئینشاء الله خوای گەورە جەل جەلالوه ڕێنیشان دەریشمان دەبیوە هەر یەکێک لێمە ئامانزدار بێ متمانەی بەخۆی بێ و هیمەت بکە دەگاتە ئامانجی خۆی و لە تەقلید لا دەدا بەڵکو ڕێچکە ڕاستەکەی خۆی دەگرێت هەر ئەوەی کە ئەتو قەرارتدا ئامانزدار بی و ئامانجێکت هەبی لادانە لە تەقلید چونکە ئەوانی تەقلید دەکەن ئامانجیانی دواوتەی دکتۆری بەڕێز والله زۆر سپاسی جەنابتان دەکەم و زۆر سپاسی ئەم بەرە مبارەکە دەکەم خوای گەورە پاواکارم کە ئەو پەیام و ئەو منبەرە مبارەکە هەر بمینێ و پڕبەرەکەت بێ و لە خوای گەورە داواکارم کە موفەقمان بکا و جوهدەکانمان پشتگیری بکا بۆ ئەوەی بتوانین خەڵک بجێڕینەوە سەر ئەسڵی خۆی کە خەڵکێکی مسلمانی داهێنی بەرهەمهێنە لەوەی کە خەڵکێکی چاولێکەری مقلید زۆر بەڕێز ئەگەر بڵێم ڕاهێنەری وەرزشیە بڵێم دکتۆر سلکی تەندروستیەوە ئەمەکو بانکخواز بانگمان کردی خی گەورە پاداش بە خێرداتەوە دەست و چاوت خۆش ئازیێتماندای دکتۆر فاتڵ عەبدولوهاب دەست چاوت خۆش بی خی گەورە پاداش بە خێرداتەوە وەڵێ بیدەرانی ئەزیز و خۆشەویستارە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمزارەی بەرنامەی بەفەڕ خوازارین خۆمان ببینینەوە ڕاستە شەقامەکەی خۆمان بگرین کە سەرچاوە لە قورآن و سنەتی پێغەمبەری پێشەوا دەگرێت صلی الله عليه وسلم چین و تاک و چین و کۆمەلگایشی داهێنەر بین نەک چاولێکەر تاک و دیدار بەخوای گەورەتان سپێرم. سلام علیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه.